گەنگە شەو قسەی زیاتری لەسەر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فرەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراقە ڕاستەوخۆ لە ڕێزکایپەوە لە پاریسەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر عادل ئێوارەتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لەوێوە دەست پێ بکەین. ئێوە بەم دوایانە کۆمەڵێک دیدارتان هەبوو لەگەڵ سیاسەتمەدارانی عێراقی کوردی عێراق، ینی مەبەستم لە شیعەکانیشە. سیاسەتمەدارێکی عێراقیش چاودێری سیاسیشە دەڵێ ساڵی 2024 ساڵی داڕمانی یەکجارەکی عێراقە. من ئەمەوێ بزانم خوێندنەوەی ئێوە بۆ ئەم دۆخەی عێراق چییە؟ دوای جەژنی قوربان قوربانیەکان زۆرە بن لە عێراق. قوربانیەکان سەری سەمبۆلیک و ڕەمزیان ئەبڕێن بەداخەوە دۆخی عێراق لە گەشتوەتە ئاستێکی زۆر ئاڵۆز. ئاستە ئاڵۆزەکە ئەوەیە کە جاران ئەگەر مەترسی هەرە گەورەکە لەسەر عێراق ئەوە بواە کە ئەمریکا داگیری ئەکرد، یاخود ئەلقاعیدە و داعش هێرشیان نەکردە سەری، یاخود چەقۆی ئێرانی و تورکی لەسەر ملی بوو. ئێستا دەستە بژێرە عێراقیەکان خۆیان چەقۆیان خستۆتە سەر ملی عێراق و ئەیانەوێت لە دوای جەژن بیکەن بە قوربانی. باش کاک دکتۆر عادل، بۆ خۆت زۆر باش دەزانی ینی سەدر خاوەنی 73 کورسی بوو لە پەرلەمانی عێراق، ئێستا کشاوەتەوە خاوەنی ملیۆنان هەواداریشە لە شەقامی عێراقی. پێت وایە هەروە بە ئاسانی سەدر دەستبەرداری هەموو شتێک دەبێت و لەسەر سینیەکی زێڕین هەموو شتێک پێشکەشی چوارچێوەی هەماهەنگی دەکات، یاخود بە پێی ئەو مەبدەئی خۆیان کە دەڵێ عەلەیە و عەلا ئەعدائی هەر هەمووی بەسەرێکا دادەڕمێنێت؟ بەشێک لەو سەرکردانەی ئیتار کە من لە بەغا بینی من پێیان وایە سەدر بەلای کەمەوە تا ساڵێکی کە هیچ بە هیچ جۆرێک لە جۆرەکان دەستوەرناداتە کایی سیاسی لە عێراق و هەوڵ نادات قەواعیدەکانی یاریەکە تێک بدات. بەڵام بەشێکی تریان پێیان وایە نەخێر، سەدر کە لە یاریگاکە ڕۆشتۆتە دەرەوە لەبەر ئەوەیە کە پێی وایە یاریگاکە خراپە، قەواعیدی یاریەکە خراپە، ئەکتەرەکان کە یاریەکە ئەکەن یاریزانەکان خراپن، بۆیە پێویستە نەک هەر یاریەکە تێک بدرێ بەڵکو مەلعەبەکەش بەسەریانە بڕوخێنرێ. لە ناو بەرەی ئیتارا هەردوو بۆچوونەکە هەیە. من پێش بە حاڵی خۆم پێم وایە بلۆکی دووهەمیان بەرەی دووهەمیان لە ناو ئیتارا نزیکترە لە واقعەوە تاوەکو بەرەی یەکەم. بەرەی یەکەمیان زیاتر بەرەی تێوری و بەرەی ئایدیال و بەرەی خەونی خۆش و ئەتوانم بڵێم خەونی حوشتریە. بەڵام بەرەی تریە بەرەی دووهەمیان بەرەیەکی پراگماتیک و بەرەیەکی کۆنکرێتی و واقعیە. بۆچوونی من وایە سەدر هەرگیز هەرگیز لە زمانی کوردیا پێ ئەوترێ ئاوا نەهاتوۆتە دواوە بۆ ئەوەی باز نەدا، بە پێشەوانەوە هاتوۆتە دواوە بۆ ئەوی بازێکی زۆر گەورەتر بدا. بە بۆچوونی من ئەگەر بێت و ئیتار جورئەتی ئەوە بکە، حەزەکەم ئەم ڕستەیەم زۆر وازەح بێ، ئەگەر ئیتار جورئەتی ئەوە بکە حکوومەت دروست بکات لە عێراقا دوای کشانەوەی سەدر لە پەرلەمان، دڵنیام چۆن دڵنیام کە جەنابی حاکمی ئاوا دڵنیام عێراقیان لێ ئەکات بە گۆمی خوێن. زۆر باشە کاک دکتۆر عادل، بابێنە سەر تویتەکەی سەدر بە تایبەتی کە هێرشێکی ئاشکرای کردە سەر سەرۆک کۆمار. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەمەیە چ گۆڕانکاریەک لە هاوچێشەکاندا ڕووی داوە دوای ئەو تویتە؟ ئەزانی من لە بابەتێکما کە سبەینێ بڵاوە بێتەوە ناوم ناوە موشەکە بالیستیکە زیرەکەکەی سەدر کە ئەڕژێ بەسەر کۆشکی سەلامە، وەکو ڕێک موشکێکی بالیستیکی زیرەک وایە. خۆ دەزانی موشک هەیە بەڵام بالیستیک نییە، بەڵام موشک هەیە بالیستیکە و بەڵام زیرەک نییە. بەس موشکی بالیستیکی زیرەک ئەو موشکانن کە کۆماری ئیسلامی ئێران ڕژاندنی بەسەر هەولێرە، واتە ڕێک ئامانجەکەی خۆیان ئەپێکن موشکی بالیستیکی زیرەک. ئەو تویتەی موقتەدا سەدر ڕێک ناوم ناوە موشکی بالیستیکی زیرەک کە بۆ یەکەم جارە لە مێژووی موقتەدا سەدر و لە مێژووی جمهوریەتی
عراقی پاش ڕووخانی سەدام حوسەینە ئابەوشەوە هێرش بکاتە سەر سەرۆک کۆمار هەرگیز ئەو هێرشەی نەکردوتە سەر کۆمار یەکەم جارە ئەسڵەن ناوی سەرۆک کۆمار نەبە ناوی نەبە بە ناوی یەکەمی بانگی بکە ئەوەیەک دووهەم پێم وایە ئەو تویتەی مقتەدا سەدر سەماحەتی سەید مقتەدا سەدر بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵ یاریەکە ئەگۆڕێ یاریەکە بە دوو گریمانە ئەگۆڕێ گریمانە یەکەم ئەوەیەکە بەرەی ئیتار هەوڵە دەم کورتی بکەمەوە چونکە ئازان بەرنامەکەی جەنابەت زۆر کورتە و تەنها چارەکێکمان لەبەردەسە بەرەی ئیتار بە درێژایی 8 مانگی ڕابردوو بەردەوام سەماحەتی سەید مقتەدا سەدریان بەچی تاوانە پارە کرد بەوەی کە ئەیەوێت دۆخی عێراق لەگەڵ ئیسرائیلە نۆرمالیزە و ئاسایی بکاتەوە مقتەدا سەدر بۆی بەڕەکە لەژێر پێی ئیتار ڕابکێشێ پرۆژە یاسایی بردە پەرلەمان وانە پرۆژە یاسایی قەدەغەکردنی ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلە دڵیان پێیە هەمویان بەڵام سەرۆک کۆماری یەکێتی نیشتیمانی کوردستان کە وا بڕیارە لەسەر بەرەی ئیتار حسابێ و مەحسوب بێ بڕیارەکەی واژوو نەکرد خۆی بڕیارەکەش واژوو نەکا دوای 15 ڕۆژ ئەم بڕیارە ئیتر ئەڕواتە حەیزی تەنفیزەوە بەڵام ئەو بڕیارەی کە ئیمزا نەکرد بێگومان سەدر ئەم تویتەی کرد کە ئەم تویتەی کرد ئێستا برادەرانی بەرەی ئیتار سەرکردەکانی بەرەی ئیتار لە گریمانەی یەکەما لە ئیحراجێکی زۆر گەوران ئەوان کە بە درێژایی 8 مانگ سەدریان تۆماتبار کردووە بەوەی کە پەیوەندەکانی عێراق لەگەڵ ئیسرائیل ئاسایی ئەکاتەوە ئێستا کاندیدەکەیان قەرارەکە یاساکە ئیمزا ناکە پرسیار لە خۆیانەکەن ئایا بە چ شەرعیەتێک ئەتوانین دەنگ بە بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان بدەین لە دۆخێکی ئاوایە بێگومان داشی بربژێری پارتی دیموکراتی کوردستان زاڵتر ئەبێ و شانسی زۆر بەرزتر ئەبێتەوە لە گریمانەی دوو هەما ئەگەر ڕێگەم بدەیت تەواویکەم ئەوەیە کە ڕادیکاڵەکانی ناوبەرەی ئیتار پیان وایە ئەگەر بێت و کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیشی بکشێنێتەوە لەژێر کارایی ئەم تویتە ئەمان ئەبێ ڕێگەی لێ بگرن و فەرزی بکەن بۆ چونکە ئەگەر بێت و لە ئێستاە مل بدەن بەم بڕیارەی مقتەدا سەدر و بەم تویتەی سەدر واتە مل ئەدەن بە هەژمونی سەدرێکە لە دەرەوەی پەرلەمانە بەسەر تەواوی کێڵگەی سیاسی عێراقا بۆیە کورتکردنەوەی سەدر لە قاڵبەکەی خۆیە و بڕینی دەستی هەژمونی سەدر بەسەر کێڵگەی سیاسیە لەوە دەست پێکات کابێ کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان فەرزکەن لە پەرلەمانی عێراق و بیکەنەوە بەسەرەوە بۆ ئێمە لە هەردوو دۆخەکە لە هەردوو گریمانەکە تویتەکەی سەدر کۆی یاریەکەی لە هەردوو بربژێرەکە تێکدا و ناشاری کردن بەوەی سەر لە نوێ کارتەکانیان تەعبی ئەو مۆبیلیزە بکەنەوە زۆر باشە کاک دکتۆر عادلبای بینە سەر کورد پێت وایە هەڵوێستی کورد و لایەنە سیاسیەکانی کوردستان من دەمێ زۆر بە ڕاشکاوانش وەڵام دەیت و من سپاست دەکەم دەبێت هەڵوێستی ئەوان چی بێت پێت وایە سەرکردە سیاسیەکانی کورد خۆیان بۆ هەموو ئەگەرەکان ئامادە کردووە یان بێ خۆیان ئامادە بکەن ئەگەرەتەوێ بە ڕاشکاوی وەڵامت بەمەوە منش بە ڕاشکاوی وەڵامت ئەدەمەوە باشە سیرکە ئێستا پێکهاتەی کورد لە عێراقا لەلایەن بەرەی ئیتار و بەرەی تەیارەوە وەکو کارت لە دژی یەکتری بەکار ئەهێنرێن بەرەی تەیار هەوڵەدات کورد لە دژی کورد و هەموو کاندیدەکانی لە دژی ئیتار بەکار بێنێ و بیکە بە کارتی فشار بەسەرەوە بۆ ئەوی زۆرترین ئەژەندەی خۆی بەسەر بەرەی ئیتارە فەرز بکە بەرەی ئیتاریش بە هەمان شێو و لە هەمان ئاستا ئەگەر چڵتر نەبێ کارتی کورد بەکارهێنێ لە بەرامبەر تایبەتی لە پرسی سەرۆکایەتی کۆمارە لە بەرامبەر تەیارە بۆ ئەوەی زۆرترین ئەژەندەی خۆی فەرزکە بەسەریە ئەوەی کە ڕوو ئەدات لای سەرکردەکانی کورد ئەوەی ئەمانیش بە هەمان شێو و لە هەمان ئاستا چی یەکێتی نیشتیمانی کوردستان چ پارتی دیموکراتی کوردستان هەوڵەدات کارتی بەرەی ئیتار و کارتی بەرەی بلۆکی تەیار بەکار بێنن دژی یەکتری بۆ ئەوەی زۆرترین ئەژەندەی خۆیان بەسەر یەکتریا فەرزکەن بە زمانێکی سادەتر بۆ ئەوەی بینەرەکانت تێبگا ئەوەیە کە ئێمە وەکو پێکهاتای کورد مامەڵە ناکەین تا ئێستا لەگەڵ دەوڵەتی عێراق و چوارچێوەی عێراقا بەڵکو وەکو حیزبێکی عێراقی مامەڵە ئەەکەین وەکو عێراقی مامەڵە ئەەکەین دەوڵەتی وەکو بەشێک لە دەوڵەتی عێراق مامەڵە ئەەکەین ئەمە وەڵامی یەکەمم وەڵامی دووهەمم با بە ڕاشکاوانە پێت بڵێم ئەگەر دەستە بژێری سیاسی کوردی
پرۆژەی ئەوەی هەبێت کە پێکهاتەی کوردی وەکو پێکهاتەیەکی ناوازە و تایبەت لە ناو عێراقا بوونی هەبێت و مامەڵە لەگەڵ عێراقا بکە. ئەگەر دەستە بژێری سیاسی کوردی بڕیارێکی وای لێ بێت ڕۆژێ عێراق بەرەو کۆنفیدراڵی بڕوە و یاخود هەنگاوێکی زیاتر ڕۆژێک پێکهاتەی کوردی ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی، ئەوە ئەم تایپە لە مامەڵەکردن لەگەڵ عێراقا وەکو ستراکتۆر و وەکو سیستەم سەر لەبەری هەڵەیە. باشترین شت ئەوەیە کە کورد وەکو پێکهاتە مامەڵە بکە، نەک وەکو حیزب وەکو پێکهاتەش مامەڵە بکە، ئەبێ بە یەک ستراتیژیەوە بڕە بۆ بەخا. ئەم ستراتیژەش دروست نابێ هەتا وەکو ئەم کۆنسێپتە لای دەستە بژێری کوردی دروست نەبێ کە من پێڵێم ئەمنی قەومی هەرێمی کوردستان. بەداخەوە ئێستا ئێمە شتێکمان نێ بە ناوی ئەمنی قەومی هەرێمی کوردستانەوە، بەڵکو شتێکمان هەیە بە ناوی ئەمنی قەومی حیزبیەوە. کاک دکتۆر عادل، من کاتم یەکجار کەم ماوە دواپرسیان ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم. دەوڵەتی قانون مالیکیان بربژێر کردو بۆ سەرۆکایەتی وەزیرانی عێراق. پێت وانە ئەمە بۆ جەستن نەبزە یاخود یەکجاری چوارچەوەی هەماهەنگی بەرەو لەتبوون دەچێت؟ ئەگەر بە کورتی وەڵام دەیت و من سوپاست دەکەم. بەپی زانیاری ئەمان کە پێ دەڵم زانیاریە و پاشان تەحلیلێکی زۆر بچووک. زانیارێک ئەوەیە نەخێر ئەمە بە هیچ شێوەیە کارتی فشار نییە. دەوڵەتی قانون ئیجماعێکیان هەیە لە ناو خۆیانە کە بەڕێز نووری مالیکی وەکو بربژێر بۆ پۆستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بخەنە بەردەستی ئیتار. و لە ناو ئیتاریشا ڕادیکاڵەکانی بەرەی ئیتار بلۆکی ئیتار پێیان خۆشە کە مالیکی ببێ. بۆ چوونی من بە کورتی و بە یەک دێر ئەوەیە ئەگەر بێت و نووری مالیکی ببێت بە سەرۆکی حکوومەتی داهاتووی عێراق، دڵنیا بە ئەمە نەک هەر ئیتار دابەشەکە، بەڵکو ئەبێ بەو چرکە ساتەی کە سەرەتای دابەشبوونی عێراق ئەڕاتە ناو چیرۆک و هەنگاوی کۆنکرێتی و واقعیەوە. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەرەنسی بۆ تۆژینەوە لەسەر عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. ئەگەرچی پرسیار زۆر بوون بەڵام کاتمان هەر ئەوەندە بوو. سوپاس بۆ بەشداریکردنتان. کاتێکی خۆش، ئێوارەتان باش.